نەتەوە یەکگرتووەکان وها مەزەندە دەکات ژمارەی گیان لەدەستدان بەهۆی ئەو بوومەلەرزەیی لە هەردوو وڵاتی سووریا و تورکیای داوە بگاتە زیاتر لە 50,000 کەس. گەورە بەرپرسانی دەستگای بەهاناوەچوونی UN دەڵێن هێشتا نازانرێ ژمارەی ئەوانەی لەژێر باڵەخانە و خانوە داڕماوەکانی پاش بوومەلەرزەکە چەندن و هێشتاش دەست نەکراوە بە ئەژمارکردنیەکی تەواوەتی زیانە گیانیەکان. ئەوانەی تا ئێستا زانراوە کە بەرزیانی ئەم بوومەلەرزەیە کەوتون نزیکەی 26 ملیۆن کەسن و نەتەوە یەکگرتووەکانیش دەستی کردووە بە بانگەوازەکانی خۆی بۆ کۆکردنەوەی یارمەتی و کۆمەکەکان بۆ بەهاناوەچوونی زیان لێکەوتوانی هەردوو وڵات. ئەو دوا بوومەلەرزەیی لە تورکیا و سووریای داوە بە بەهێزترین بوومەلەرزە دادەنرێ لە مێژووی نوێدا. نابێت لە بیرمان بچێ ئەم بوومەلەرزەیە لەگەڵ وێرانکردنی سەدان و بگرە هەزاران باڵەخانە و خانوبەرە لە هەردوو وڵاتدا ژمارەیە دۆسەی هەستیاریشی لە تورکیا و لە سووریاشدا خستۆتە بەرباس و خواسێکی گەرم و گوڕەوە لەوانە گەندەڵیەکان بە سیاسیکردنی لێکەوتەکانی ئەم بوومەلەرزەیە. لە تورکیا هەردوو بابەتەکە بە ئاشکرایی قسەیان لەسەر دەکرێت، بەڵام دەشێت لە سووریا بەهۆی بەرەنجام و ڕەهەندەکانی 12 ساڵەی شەڕەوە کەمتر قسەی لەسەر بکرێ. ئەڵبەت ئەمەش بەو مانایە نییە بگوترێ گەندەڵی لە بیناسازی ئەو وڵاتەدا نەکراوە یان بەهۆی ڕەوشەکەوە بە سیاسی نەکراوە، چونکە تا ئامادەکردنی ئەم بەرنامەیەش هێشتا نازانرێ ئایا یارمەتی و کۆمەکە نێونەتەوەییەکان بە یەکسانی دابەش دەکرێن لە سووریادا یان نا. بەهۆی ئەو سزایانەی سەپێنراونەتە سەر سووریا گەیاندنی یارمەتی و کۆمەکەکان پێویستیان بە بڕیاری نێونەتەوەیی و هاوکاری وڵاتانی ناوچەکە هەیە. هەرچەندە تا ئێستا چەند کاروانێکی ئەو یارمەتیانە لە دەواازە سنووریەکانی تورکیاوە گەیشتوونەتە سووریا، بەڵام بە بەراورد لەگەڵ زیانە گیانیەکان و ئاوارەبوونی بە ملیۆنان کەسدا لەو ڕوانگەیەشەوە کە سووریا وێڕای قەیرانە قوڵ و گەورە مرۆییەکانی خۆی بوومەلەرزەش لێی دەدا. لە تورکیا لە ئێستاوە لێکەوتەکانی ئەم بوومەلەرزەیە بۆتە بابەتی ململانەی هەڵبژاردن لە نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی وڵاتەکە لەلایەک و لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش لەلایەکی تر. لە دوای ئەم بوومەلەرزەیەوە زۆر جار گوتراوە بوومەلەرزەکەی ساڵی 1999 ئەردۆغانی کردە خاوەن دەسەڵات لە تورکیادا. ئەی بۆ ئێستا دەشێت چۆن بێت و پرسیارە گەورەکەش لەوەدایە، ئایا ئەو بوومەلەرزەی ڕۆژی 7 مانگی دوو عەرشی دەسەڵات لە ئەردۆغان دەسەنێتەوە یان نا؟ خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. ئەمریکا هەر لە پاش ڕوودانی بوومەلەرزەکەی لە تورکیا و سووریایدا بوو پێشنیازی هەموو یارمەتی و کۆمەکێکی مرۆیی دەکا بۆ گەلانی هەردوو وڵات. بە پێی ڕاگەیەنراوەکانی ئانکەرە و دیمەشق دەیان هەزار کەس لە ئاکامی ئەو بوومەلەرزەیە لە هەردوو وڵات گیانیان لەدەستداوە و بە دەیان هەزار کەسی تریش بریندارن. وەک بە سەرۆک ئەردۆغانم ڕاگەاند هەردەست بەزێ پاش بوومەلەرزەی یەکەم پەیوەندیم پێوە کرد و پشتیوانی تەواوەتی ئەمریکام پێڕاگەیان. پشتیوانی تەواوەتی تیمەکانی ڕزگارکردن و یارمەتیدان و هەروەها تیمەکانی ناتۆ و دەستگای USAID و بێ لەوانەش هێزە سەربازەکانیشمان لە ئەوروپادا سەرچاوی زیاتریان دابین کردووە بۆ یارمەتیدانی تیمەکانی تورکیا لەو ناوچانەی بوومەلەرزە لێیداون. قەیرانی ناوخۆیی سووریا و نەمانی پەیوەندیەکانی نێوان واشنتن و دیمەشق وهایان کردووە ئەمریکان نەتوانێت ڕاستە و خۆ یارمەتیەکان بگەێنێتە ناو سووریا، بەڵام ئەمە بەو مانایە نایەت کە ڕێگەی تر لە بەردەم ئەمریکادا نەبێت. لە سووریاش ئەمریکا یارمەتی ڕێکخراوە هاوبەشە مرۆیەکان دەدات لە ڕێی دابینکردنی کەرەستە و کەلوپەل و کۆمەڵەکانی تریشەوە کە لە یەکەم ڕۆژەوە ئەرچی بە پەلەی خۆیان بەجێگەیاندووە لەگەڵەوەشتا کە هەر لە یەکەم ڕۆژەوە ژمارەیە کارمەندی ئەو ڕێکخراوانە گیانیان لەدەستداوە یان بریندار بوون. بابەت و کۆمەکە مرۆیەکان لە ئەمریکادا گرنگیەکی تایبەتی خۆی هەیە لە ناوگەلی ئەمریکادا، هەروەهاش بۆ بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک بایدنیش.
ئەمریکا وڵاتێکی پێشەنگی خوێرخواییە لە سەرانسەری ناوچەکانی سووریادا بەبێ گوێدانە ئەوەی چێ کۆنتترۆلی ئەو ناوچانە دەکات چونکە بۆ ئەمریکا بابەتەکە ڕزگارکردنی ژیانە. ئێمە وابەستەیمان جێگیرە بۆ پشتیوانی لە هەردوو گەلی تورکیا و سووریا ئالەم کاتەی پێویستیانە. گیان لە دەستدانی ئەو ژمارە زۆرەی خەڵک بەڕاستی کارەساتە. ئێمە و گەلانی وڵاتانی تری جیهانیش پرسە و ماتەمی خۆمان دەردەبڕین و بیر و نزاشمان لای ئەوانەیە کە خۆشەویستانی خۆیان لەدەستداوە. تا ئێستا زیاتر لە 150 کارمەندی فریاگوزاریمان ناردووە بۆ تورکیا. لە ئێستادا گلەیەکی زۆر دەکرێت لەوەی وڵاتانی جیهان زیاتر بەتەنگ تورکیاوە دەچن و وڵاتی سووریا بەشێکی کەمی ئەو یارمەتی و کۆمەکانەی بەرکەوتووە کە تا ئێستا دابین کراون. ئەمریکا جەخت دەکاتەوە لەوەی دەستی کردووە بە یارمەتی و کۆمەکەکانی بۆ هەردوو وڵات. لە سووریا لەناو ئەو ڕێکخراوە ناحکومیانە هاوبەشمان هەن کە بە درێژایی چەندان ساڵی ڕابردوو هەر خۆمان دروستمان کردوون وەک تیمی فریاگوزاری ژیان بۆ ئەوانەی پێویستیانە بۆ هەردوو وڵات بەڕێوەبەرە خاوەن ئەزمونونەکانی کاری فریاگوزاری و کارمەندانی تەکنیکی و ئەندازیار و کارمەندی تەندروستی و نەخشە سازان و چەندانی تریژ نێردراون و هەروەها کەرەستە و ئامێری پێویستیش. بێگومان لە داهاتووشدا قسەی زیاترمان دەبێت لەسەر بەردەوام بوونی پشتیوانیەکانمان بۆ هەردوو گەلی تورکیا و سووریا. لەگەڵ تێپەڕبوونی زیاتر لە 1 هەفتە بەسەر ئەم کارەساتە سروشتێدا مەخابن هەروادێ و هیواکان کەمتر دەبنەوە بۆ دەرهێنانەوەی خەڵکی زیاتر لە ناو دار و پەردووی باڵەخانە و خانوبەرە دارماوەکاندا. لەگەڵ ئەو ڕاستیە تاڵەشدا بەڵام تیمەکانی فریاگوزاری هێشتا شەر بەردەوامن لە کارەکانی خۆیاندا. وێنە و دیمەنەکانی ئەم بوومەلەرزە وێرانکارەیە کارەساتێکی گەورە نیشانی مرۆڤایەتی دەدەن. هەروەهاش ئەو پێشبڕکێ گەورەیەی تیمە فریاگوزاریەکان دەیکەن لەگەڵ کات و لەگەڵ ئەو ڕەوشەی کەش و هەوادا وەک ئاماژەی پێدەکرێ لە هەندێک ناوچەدا پلەکانی گەرما گەیشتوۆتە 10 بۆ 15 پلەی سەدی لەژێر سفرەوە. دکتۆر ئەدمۆند غەریب پسپۆڕی سیاسی و کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنتنە. دکتۆر ئەدمۆند یەکێکە لە لێکۆڵەرەوە باڵاکان لە بواری پەیوەندی نێونەتەوەییەکاندا و لە واشنتنیش بە یەکێک لە سەرچاوە پڕ لە زانیاریەکان دادەنرێ بۆ کاروبارەکانی تایبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خاوەنی چەندان کتێبی گرنگە کە هەر یەکەیان وەک سەرچاوەیەکی گەورە دادەنرێن لە نێوەندە استراتیژدانەرەکان و لە زانکۆکانیشدا. دکتۆر ئەدمۆند سوپاس و پێزانینم بۆ ئەم بەشداریەت. با یەکەم پرسیاریشم سەبارەت بە یارمەتی و کۆمەکە مرۆییەکانی ئەمریکا بێ. واشنتن هیچ جیاوازیەک دەکات لە نێوان هەردوو گەلی تورکیا و سووریاشدا بۆ گەیاندنی یارمەتی و کۆمەکەکان پاش ئەو بوومەلەرزەیی لە هەردوو وڵاتی داوە؟ تحياتي وشكرا على الدعوة. من الواضح أنه كان هناك سڵاو و سوپاسیشت دەکەم بۆ ئەو بانگەشکردنت. بەڵێ ئەوە ئاشکرایە کە جیاوازێک هەبووە لە چۆنیەتی سەر و سەوداکردن لەگەڵ سووریا و هەروە چۆنیەتی سەر و سەوداکردن لەگەڵ تورکیادا. لەو بڕوایەدا نیم کەسێک هەبێت لەم ڕەوشەدا بڵێت پێویستە یارمەتیەکان بۆ ئەم وڵاتیان ئەوی تریان بنێت درێت یانیش بڵێت یارمەتی کەمتر بۆ ئەو وڵاتیان بدرێت و ئەوی تریان زیاتر بێت. ئەگەر شتێکی وەها بکرێت ئەوە وەک دڵشکانێکی گەورە دەبێت بۆ ئەو خەڵکە بەبێ ڕەچاوکردنی ئەوەی لە چ نەژادێک و سەر بە چ ئاینێک و لە چ ناوچەیەکدا دەژین هاوکاتی هەموو مەینەتیانەی کە بە سەریاندا هاتووە بەهۆی ئەو بوومەلەرزەیەوە کە هەر هیچ نەبێت بە درێژایی تەمەنی خۆم بوومەلەرزەیشی ئاوەها وێرانکەرم نەبینیوە. تەنانەت لێکەوتەکانیشی بە هەمان شێوە لەبەر ئەوەی هەموو زیان لێکەوتوان پێویستیان بە یارمەتی هەیە، پێویستیان بە گەیاندنی یارمەتیەکان هەیە بۆ لێقۆماوانی بوومەلەرزەکە، ئەوانەی کە سوکاریان لەدەستداوە بۆ بریندارەکان. جا ئەوەی کە جیاوازیەک هەبووە مەرج نییە بەس بوو بێت یان پێشوەختە بڕیاری لێدرابێت. ئەوەی گرنگە هەوڵەکان بەردەوام بن بۆ گەیاندنی یارمەتی و کۆمەکەکان بۆ تورکیا و بۆ سووریا بەبێ گوێدانە ئەوەی پاشخانی ئەو کەسانی ئەو یارمەتیانەیە پێدەگات کێن یان کێنین. بەڵام هەندێک وڵاتیشمان بینی لەم ماوەی ڕابردوودا یارمەتی زۆر گەوریان بۆ تورکیا دابین کرد لە کاتێکدا نەمان بینی یارمەتێکی ئەو تۆی سووریا بدەن. بە بڕوای من دەبێت یارمەتیەکان بە هەر شێوەیەک بێت بگەیاندرێتە جا بە هەر دەواازێکی سنووری دابێت کە حکومەت واتە لایانی ئۆپۆزیسیۆن کۆنتترۆلی کردووە یان نا. ئەگەر یارمەتیم بە دکتۆر ئەمریکا دەتوانێت چی زیاتر بکا بۆ سووریا؟
أعتقد أنه يجب أن يكون هناك إرسال مساعدات. خاڵێکی دیکەی گرنگ هەیە ئاماژەی پێ بکەم. ئەمریکا هەندێک هەنگاوی ئەرێنی گرتوۆتە بەر، هەرچەندە بڕێکیش دواکەوت ئەویش بابەتی سزاکانی سەر سووریا بوو. ئەو هەنگاوانە چارەسەر نین بۆ هەموو کێشەکان، بەڵکو لەوانەیە هەندێک لەو کێشانە چارەسەر بکات کە سووریایەکان پێویستیانە تا یارمەتیەکانیان بەدەست بگات. بەڵام هێشتاش کێشەی دیکەش هەن کە زۆر قورسن. بۆ نمونە ئەو سووریانی کە لە دەرەوە دەژین ناتوانن بڕەپارەیەک بنێرن بۆ کە سوکاریان لە ناو سووریادا. بانکەکان ماوەیەکیان پێدەوێت تا دەکەونە کارکردن پاش بڕیارەکانی واشنگتن. بە هەمان شێوە بۆ کۆمپانیەکانیش جا بەڕوانی من باشترین ڕێگا تا یارمەتیەکان و کۆمەکەکان بگەنە سووریا بریتی لە هەڵگرتنی سزاکان، چونکە ئەمە کارێکی مرۆییە. هەر بۆیەشە نابێت ئەم بابەتە بە سیاسی بکرێت، چونکە ئەگەر بە سیاسی کرایە ئەوە پێچەوانی ئەو بانگەوازانی جیهان و نەتەوەی گرتوەکانیشە بۆ ئەو ڕەوشی مرۆڤایەتی باسی دەکەن کە پێویستە جێبەجێ بکرێت بەبێ گوێدانە هەڵوێستی حکومەتی سووریا و هەندێک لایەنی ناوە و دەرەوەی ئۆپۆزیسیۆنی سووریا. بعض الأطراف أو بالنسبة للمعارضة بالنسبة لأطراف أخرى. بەڵێ دکتۆر، ئەمریکا لە ڕووی ئاوەدانکردنەوە بۆ ئاوەدانکردنەوەی ئەو ناوچانەی کە وێران بوون دەتوانێت چ جۆرە یارمەتیەک پێشکەش بکات؟ أن الولايات المتحدة صحيح أن الولايات المتحدة تواجه هذه الأيام بعض هەر لەسەر ئەمریکا ڕاستە لە ئێستادا ئەمریکا لەگەڵ هەندێک کێشەی ناوخۆیدا دەژی وەک هەڵاوسانی دراوی و گرانی و هەندێک بابەتی دیکەی ناوخۆی کە وەک کێشە سیر دەکرێن لە بەردەم ئەم بەڕێوەبەرایەتیەدا. بەڵام دەتوانین ئامێر و کەرەسە گەورەکان بنێرین بۆ هەموو ئەو ناوچانەی بەهۆی بوومەلەرزەکە و وێران بوون لە سووریا بەبێ ئەوەی بگوترێت با بنێدرێت بۆ ئەم یان ئەو ناوچەیە، چونکە ئەو خەڵکی زیانیان لێکەوتووە خەڵکی ئاساین. هەڵبەتە لێرەدا دێمەوە سەر سزاکان و لێکەوتەکانی ئەو سزایانە. کاریگەریەکانی ئەو سزایانە زیاتر لەسەر هاوڵاتیانە وەک ئەوەی پێشتر لە عێراق و لە وڵاتانی تریش بینیمانە. هیچ یەکێک لە ڕژێمەکانی ئەو وڵاتانە زیانیان لێ نەکەوتووە هێندەی ئەوەی هاوڵاتیان دەکەونە ژێرباری گرانی ئەو سزایانەوە. ئەمریکا دەتوانێت دەرمان بنێرێت بۆ سووریا لە کاتێکدا پێش ڕووداوەکانی ساڵی 2011 سووریا یەکێک بوو لەو وڵاتە پێشکەوتوانی ناوچەکە لە بواری پزیشکیدا و خزمەتگوزاریە تەندروستیەکان بۆ زۆربەی هەرە زۆری دانیشتوان. تەنانەت ئێستا لەستانی مەشیگان قسەیەکەیە هەرچەندە لەوانەیە زۆری پێوەنرابێت و دەگوترێت نیوەی زیاتری پزیشکەکانی شاری دیترۆیت دەرچووی کۆلێژی پزیشکی سووریان. بەڵام ئێستا سووریا لە ڕەوشێکی قورسدایە بۆ دەستهێنانی دەرمان. بە پێی راپۆرتێکی نەتەوەی گرتوەکان خەڵک بە 5 هێندە نرخی خۆی دەرمان دەکرێت. جارێردا کۆمەکی تەندروستی و کۆمەکی خواردەمەنی و هەروەها ئامێرەکانیش پێویستن. دکتۆر ئەدمان، من دەگەڕێمەوە بۆ لات. خەڵکو و هەندێک لەلایەنەکانی ناو تورکیا گلەی لە حکوومەتی تورکیا دەکەن بەوەی وەک پێویست کاری نەکردووە بۆ بەهاناوە چوونی قوربانیەکان لە پاش بوومەلەرزەکەەوە. بەڵام سەرۆکی تورکیا لە وەڵامی ئەو گازەندادنەدا دەڵێت بۆچی وا دەزانن کارێکی ئاسان بێ. Şüphesiz ki işimiz kolay değildi. بەبێ هیچ گومانێک کارەکان ئاسان نین. هێزی بوومەلەرزەکە و ئەو وێرانی بەدوای خۆیدا هێناوێتی لەو 500 کیلۆمەتر دوژایی 13 ملیۆن و 500,000 کەسی تێداژی بەوەی ڕۆژی کەشوهەواوە هێندەی تر قورس بووە. لەگەڵ ئەمانەشدا هەموو سەرچاو نیشتیمانیەکانمان خستۆتە کارەوە و نردوومانن بۆ ناوچەکان. سەرۆکی تورکیا نوکوڵی ناکات لەوەی کەم و کوڕی هەبوو لە هەوڵەکانی حکوومەتدا، بەڵام بە ئەستەمیشی دەزانێت بتوانرێ کارێکی باشتر بکرێت لەوەی حکوومەت کردوێتی. Elbette eksikler var. بەدڵنیایەوە کەم و کوڕی هەن و ڕۆژەکەش ئاشکرا بووە، بەڵام ئەستەمە بتوانێت ئامادە بیت بۆ کارساتێکی وەکو ئەمە. لای خەڵکو و لێ قەوماوانی پاش بوومەلەرزەکە کارەکە بەو شێوەیە نییە کە سەرۆکی تورکیا باسی دەکا. هەندێکیان دەڵێن جیاوازیکردنێکی ئەجگار گەورە دەکرێت لە نێوان ئەو ناوچانەی پێویستیان بە بەهاناوە چوونەوە هەیە و هەندێکشیان دەڵێن کە سوکاریان لەژێر داروپەردووی باڵەخانە ڕووخاونەکاندا ماونەتەوە و کەس بەهانایانەوە نەچووە. تۆنان داوڵاتەما تۆنێ ئێرانە کورمانجندێن کاسی نێسکەفە هێلێ ناوێ ناهارە گەل هێلێ تەرکانە لە هێلێ کورمانجا کاس تۆنێ ئەمجی نامسلمانن ئەمجی ناقوولەوی خوادەینە ئەو ناژێن هەمانە ئەمژێن هەمانە یانە ما چه کریە کە مرنە ئەم گێب هەڤڕەدا مرنە کە تێنە دۆنێ گێب هەڤڕە تێنە دۆنێ گێن هەمانینە ما دەستی یاردمێ درێژکن. Kahramanmaraş'a yardım edin. تکایە یارمەتی مەرەش بدەن. ئێمە لە گەڕێکی ئیبرارین لە کۆڵانی بی هیچ بەهاناچوونێک نییە لەوێ کە سوکارمان لەژێر داروپەردوودان و ئێمەش لێرە چاوەڕوانین هیچیان نەکردووە. تکایە یارمەتیمان بدەن. تکایە داوا لە سەرۆک دەکەم کوا ئەو یارمەتیانی دەڵێیت ناردووتە کوانێ.
دنگ امریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka, bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. دکتۆر ئەدمەند وەکو جۆمان لێبوو لە ڤیددیوەکاندا لە تورکیا گلەیەکی زۆر لە حکوومەت دەکرێ لەسەر ئەوەی کە جیاوازیەکی زۆر دەکا و بە ئاشکراییش ئەو جیاوازیە دەکرێت دەناخەڵک بۆ شێوەیە قسەی نەدەکرد. مەبەستی حکوومەتی تورکیا چیە لەو جیاوازیانە؟ فعلا هذا سؤال مهم جدا وهناك أسئلة فعلا يمكن توجيهها فيما يتعلق بهذا. بەڕاستی ئەمە پرسیارێکی گرنگە، هەروەها پرسیارگەرێکی زۆر لە ئارادان لەسەر ئەم بابەتە سەبارەت بۆی ئایا هۆکارەکان سیاسین یان هۆکاری تەکنیکین. جا ئەگەر ئەوەی تورکیا دەیکات لەبەر هۆکاری سیاسی بێت ئەوە بە هیچ شێوەیەک هیچ پاساوێک هەڵناگرێت، بەڵام ئەگەر بابەتەکە تەکنیکی بێت ئەوە قسەیەکی تر هەڵدەگرێت. قەبارەی کارەساتەکە گەورەیە، هەموو لایەک پێویستی بەوەی یارمەتی بدرێت و کۆمەکی فریا بخرێت بەبێ گوێدانە پاشخانەکانی خەڵک، بەبێ گوێدانە هەڵوێستە سیاسیەکانیان بە تایبەتیش کە دەبینین زۆرێک لە زیان لێکەوتوەکان بریتین لە منداڵ و ژن و خەڵکی بەتەمەن. لە هەمان کاتیشدا دەزانین گەر بەراوردێکی نێوان تورکیا و سووریا بکەین ئەوە سووریا زیاتر لە 12 ساڵە لە شەڕێکی خوێناوی ناوخۆییدا دەژی و ژمارەیەک لایەن لە شەڕەکەدا لە وڵاتەدا بەشدارن. توانایەکانی سووریا زۆر سنووردارن و ناوچەش هەن هێشتا لەژێر دەستی هێزەکانی دژ بە حکومەتدان، بەڵام تووشیا وڵاتە و توانایەکی گەورەی هەیە. ڕاستە ئێستا کێشەی گرانی و هەڵاوسانی دراوی هەیە، بەڵام نکۆڵی ناکرێت لەوەی ئابوووریەکی بەهێزی هەیە و هەروەهاش توانایەکی زۆری تەکنیکیشی هەیە. لایەنە جیاوازەکانی ئۆپۆزیسیۆنی تووشیا ڕەخنە و ناڕزایەکانی زۆریان هەیە لەسەرەوەی حکومەت دواکەوتووە لە بەهانەوە چوونی خەڵکدا و هەروەهاش لەسەر شێوازی دروستکردنی باڵەخانەکاندا. ئەوە تا ئێستا دەبینی هەندێک لە خاوەنکارەکانی دروستکردنی باڵەخانەکان دەزگیر کراون، بەڵام ئەوە چەندێک کاریگەری دەبێت هێشتا نازانین. جا هەر چۆنێک بێت ئەوەی دەیبینین ئەوەیە کە ژماری ئەو وڵاتانی یارمەتی تورکیا دەدەن زۆر زیاترن لە وڵاتانی کۆمەکی سووریا دەکەن. ڕاستە تورکیا وڵاتێکی گەورەترە، ڕاستە ژماری زیانە گیانەکان زیاتر و زیانی ماڵیش گەورەترە. لە ڕووی ژماری دانیشتوانی شەوە تورکیا ژماری دانیشتوانەکەی زۆر زیاترە. ڕاستە ئەم بابەتانە لە کاتی ناردنی یارمەتی و کۆمەکەکاندا ڕەچاو دەکرێن، بەڵام دەبێت بگەێنرێنە هەموو ئەوانەی بەهۆی ئەو بوومەلەرزەیەوە زیانیان لێکەوتووە، جا لە ناو تووشیادا بن یان لە ناو سووریادا. هەڵبەتە ئەمەی باسی دەکەم کەمترین شتێکە ڕێکخراو و دامەزرا و سیڤیلەکانی وڵاتەکان بیکەن. بەڵێ دکتۆر ئەدمەند کاک غازی ئەورامی پرسیارێکی بۆ بەڕێز ناردووە، ئەڵێ ئەمە هەر تەنها بە سیاسیکردن نییە بەڵکو بە نەتەوەکردنیشە. لەوانەیە هەڵوێستی خودی تورکیا و ئەردۆغان و سوپای تورکیا جۆرێکی کە بوایە ئەگەر ئەو بوومەلەرزەیە لە ڕۆژاوای تورکیا ڕووی بدایە. فعلا هذه إحدى النقاط التي نسمعها وخاصة بەڵێ ئەمە یەکێکە لەو بابەتانی دەیبیستین بە تایبەتی لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنەوە. بەڵێ ڕاستە کەم و کوڕی و کەم تەرخەمی هەن، بەڵام پێویستیشە گەورەی ئەم بوومەلەرزەیەش ڕەچاو بکرێت کە وێران کارترین بوومەلەرزە بووە لە ماوەیەکی زۆر درێژدا. لەوانەیە وەک حکومەتی تورکیا خۆی دەڵێت هیچ ئامادەیەکی نەبوو بێت، هەرچەندە ئێستا ڕەخنەش دەگیرێت، چونکە پێشتر راپۆرت هەبوون لەسەر ئەگەرەکانی ڕوودانی بوومەلەرزە وەک لە هەندێک لە میدیاکانی تورکیادا باز دەکرێن. جا پێدەچێت لە بابەتی بەهاناوە چووندا لە تورکیا جیاوازی کرابە لەسەر بنچینی سیاسی لە نێوان ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە و نەدەبوایە ئاوەها بواە. بەڵێ ڕامی ئەردا بە هەمان شێوە ئەویش پرسیارێکی بۆ بەڕێز ناردووە، ئەڵێ دەمەوێت ڕای دکتۆر ئەدمەند بزانم سەبارەت بەوەی هەر تەنها جیاوازیەکان لە گەیاندنی یارمەتیەکان و بەهاناوە چوونی لێ قەوماوانی بوومەلەرزەکەدا نییە، بەڵکو ئەمە سیاسەتی دەوڵەتی تورکیا و ڕەجەب تەیب ئەردۆغانە. بۆ نمونە دێ بەنداو دروست دەکا بۆ دژایەتی نەتەوەی کورد لە تورکیادا کە هەرگیز لەو ڕێیەوە ناتوانێت ئەو سەرکەوتنانەی بە شوێنی ئەگەڕێ بە دەستی بێنێ. چی بە کاگڕامیەڵێ؟ فعلا هذه نقطة مهمة وقد بدأنا نسمع عنها لأن هناك بعدين فعلا
بەڵێ خاڵێکی گرنگە و بەردەوامیش بەرجۆمان دەکەوێت ئەم دۆسیەی دروستکردنی بەنداوانە گرنگە و هەستیاریشن بۆ نمونە شاری حەسەن کیف کە شارێکی مێژووی بوو ژێر ئاو کەوت و دانیشتوانەکەی گوازرانەتەوە ئەو بەنداوە 10 بۆ 15 ساڵێک لەمەوبەر لە میدیاکاندا زۆر باسکرا بابەتێکی دیکەی گرنگیش هەن هەرچەندە زانیاریەکانم وردین لەسەری و لەوانەشە زۆریش لێی نەزانم بەڵام راپۆرتەکان کە تایبەتن بە بواری ژۆلۆژی و بڵاوکراونەتەوە و لە گۆڤار و نێوەندە زانستیەکاندا دەڵێن دروستکردنی ژمارەی زۆری بەنداوەکان و هەڵگرتنی ئەو قەبارە گەورەی ئەو لەوانەیە یارمەتی دەربێت لە دروستکردنی بوومەلەرزە یان خێراکردنی بوومەلەرزەکان و هەروەهاش لە هێزی بوومەلەرزەکاندا جا دەشێت ئەو لێکۆڵینەوەانە شتێک لە ڕاستیەکانی تیادا بێت وەک میدیاکانیش باسییان کردووە تورکەکان دەستیان کردووە بە بەتاڵکردنەوە یان کەمکردنەوەی ڕێژەی ئاو لە بەنداوەکاندا لە بەرمەترسی دارمانی ئەو بەنداوانە چونکە ئەگەر ئەو بەنداوانە بەهۆی بوومەلەرزەوە بڕوخێن ئەوە لێکەوتەی زۆر خراپی دەبێت بەسەر دانیشتوانەوە و بە تایبەتیش ئەوانی لە نزیک ڕووبارەکانی وەک دیجلە و فرات یان ڕووبارەکانی ترەوە دەژی لێکەوتە کارەسەتبارەکانیش هە لە ناو تورکیادا نابێت بەڵکو دەگاتە عێراق و سووریاش جا ئەمە بابەتێکی مەترسیدار و پێویستی بە قاڵبوونەوە و توێژینەوەی زیاترە دەزانی بەڵێن بەر لە ساڵ و نیوێک راپۆرتێکم خوێندەوە سەبارەت بە بەنداوی نەهزە بوو لە ئەسیوبیا لەو راپۆرتەشدا باز لە مەترسیەکانی ئەو بەنداوە کراوە چونکە ئەو ناوچەی بەنداوەکەی تیادا کراوە لەسەر هێڵی بوومەلەرزەکانە و هەشتێک ڕووبدات کاریگەری نەرێنی دەبێت بەسەر سوودان و میسریشەوە جا بەڕاستی ئەمە بابەتێکی گرنگە و ئاماژە پێکردنێکیشی لەم بەرنامەیەدا گرنگە و پێویستیشە بمان خاتە بەردەم ئەو پرسیاری ئایا دەتوانین چی بکەین بە دڵنیایەوە جۆگرتن لە پسپۆڕان و لێکۆڵینەوەکردنی نوێش هێچگار پێویستن لەسەر ئەم بابەتە چونکە بە دوور نازانرێت بوومەلەرزەی تر لەو ناوچەیەدا ڕووبداتەوە و کارەساتی گەورەتر بە دوای خۆیدا بهێنێت هەر بۆیە پێویستە بە وردی سەر و سەودا لەگەڵ ئەم بابەتەدا بکرێت. حیدەر پاشا ئەویش پرسیارێکی هەیە بۆ جەنابەت ئەڵێ دوای ئەردۆغان چ سەرک وەزیرانێک یا سەرۆکێکی تورکیا دەتوانێت بیرۆکەی کورد و تورک ئاشت بکاتەوە بیرۆکەی ئاشکردنەوە دروستکان لە نێوان کورد و تورکە. هنا الدولة التركية تقول أنها هي دولة وأن سيادتها ووحدة أراضيها مهددة ولكن دەوڵەتی تورکیا دەڵێت دەوڵەتێکە سەروەری خۆی هەیە و یەک پارچەی خاکەکەی کەوتۆتە بەرمەترسیەوە لە هەمان کاتیشدا کورد لە تورکیادا دەژی و دەوڵەتی تورکیا بە هاوڵاتی تورک ناودێریان دەکات هەرچەندە کورد خاوەنی شارستانی خۆیەتی و دەخوازێت مافی خۆی هەبێت بەڵام هەندێکیش هەن داوای سربەخۆیی دەکەن بەڵام زۆربیان داوا دەکەن ڕێز لە مافەکانیان بگیرێت و وەک مافی کولتوری و سیاسی بێگومان ئەمەش گرنگە و پێویستیشە هەندێک هەوڵ هەبوون لەلایەن ڕێبەرانی تووشیا وەک تۆرکۆت ئۆزال بۆ باشترکردنی ئەو ڕەوشەی کوردی تیادا دەژی ئەگەرچی باسی لەوە دەکرا ئەو هەوڵەی ئۆزال دەیدا پاشخانی خۆی هەبوو بازەوە دەکرا گوایە دایکی کورد بووە تەنانەت سەرۆکی ئێستای تووشیا هەوڵی هەبوو بە هەمان ئاراستەدا بەڵام هەوڵەکانی بۆ لێک نزیکبوونەوە بە ناوی ئیسلامەوە بووە لەو ڕوانگەیەوەی گەلێکی ئیسلامی هەیە ئەمەش جێی نیگەرانێکی زۆری کورد بووە لە تووشیادا کە داوای مافی کولتوری و سیاسی خۆیان دەکەن هەڵبەتە هێشتاش هەندێک دەنگ هەن داوای چارەسەرێکی دادپەروەرانە دەکەن بەو مەرجەی بەرژەوەندی باڵەکانی تووشیا پارێزراو بێت و بەرژەوەندەکانی کوردیش پارێزراو بێت دەشێت ڕنگدانەوەی ئەم داوایانەش لە هەڵبژاردنەکەی مانگی 5 تووشیادا یان چەند ساڵێکی دواتر ببینرێت ئەگەر بێت و چارەسەرێکی دادپەروەرانە و هەمیشەی کێشەی کورد نەکرێت لە تووشیادا ئەوە لە ئایندەیەکی دوور و نزیکدا کێشەی گەورەتر ڕوبەڕووی دەوڵەتی تووشیا دەبێتەوە. بەڵێ دکتۆر ئەدمۆن باست لە هەڵبژاردننی داهاتووی تورکیا کرد یەکێک لە پرسیارە سەرێکیەکان و ئەوەی کە ئێستش زۆر بە گەرم و گوڕی باسی لەسەرەکرێ ئەوەیە هاتنی ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ دەسەڵات و جڵۆگرتنە دەستی دەسەڵات لە ڕێی بوومەلەرزەیەکەوە بوو بوومەلەرزەکەی ساڵی 99 پێ دوایە ئەم بوومەلەرزەی 2023 ئەردۆغان لە دەسەڵات لابدا. فعلا هذا سؤال مهم ونرى بدأنا نرى بەڕاستی ئەمە پرسیارێکی گرنگە و هەر لە ئێستاوە پرسیار و ڕوانینێکی زۆر دەخرێتە ڕوو لەسەر ئەم پرسیارەت جا ئەمە کەوتۆتە سەر چۆنێتی سەر و سەوداکانی حکومەتەکەی ئەردۆغان لەگەڵ ئەم بوومەلەرزەیە و لێکەوتەکانیشی چەندێک بە یەکسانانە کار دەکات و چەندێک بە خێرایی دەچێت بە تەنگ هاوڵاتیانەوە و چەندێکیش و چۆنیش یارمەتی و کۆمەکەکان بۆ خەڵک دابین دەکات جا ئەوەی لە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا و جۆمان لێ دەبێت پارتی کۆماری و لایەنەکانی دیکە و هەروایە لایەنی کوردیش ڕەخنە و ناڕزاییکی گەورن وەک دەڵێن لەشکر کەمتەر خەمە و وەک پێویست کار ناکات
کە لەو کارەساتەدا لە هەمان کاتیشدا وەک ئاماژەم پێکرد هەندێکی دیکەش جەخت دەکەنەوە لەوەی ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە کەوتۆتە سەر ئەو شێوازی حکومەتەکەی ئەردۆغان کاری پێدەکات چەندێکیش بە یەکسانانەدا بەشی دەکات بەبێ گوێدانە پاشخانی نەژادی و ئاینی ئەو خەڵکە لێ قەوماوە بێ لەوانە پرۆسەی ئاوەدانکردنەوە گرنگە لەم بابەتەدا چونکە خاڵێکی گرنگ و سەرکێشە ئەگەر ئەردۆغان سەرکەوتوو بێت تێکدا وەک تۆش باست کرد بەڵێن لە ساڵی 1990دا ئاڵنگاری و سەختی گەورە هەبوون و ئەردۆغان لەسەر ئەوە دروست بووە ئێستاش ئاڵنگاری و سەختی گەورەی نوێ هاتۆتە ئارا و هەروەهاش فشاری گەورەشن بێگومان ئەم بابەتانە کاریگەریان دەبێت بەسەر ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنەوە لەو ڕوانگەوەی زوربەی دەنگدەران چاویان لەسەر ئەوەیە کام حکومەتی تورکیا بە چ شێوەیەک سەر و سەودا لەگەڵ ئەم قەیرانە کارەسات بارەدا دەکات. الأزمة أو المأساة. دکتۆر ئەدمۆن من دەگەڕێمەوە وڵات دەچینە بەشێکی تری بەرنامەکەمان. سووریا بەر لە ڕوودانی بوومەلەرزەکەش لە قەیرانێکی گەورەی مرۆییدا بووە بەهۆی 12 ساڵی شەڕ و قەیرانی ناوخۆیی وڵاتەکەوە. نەتەوەیە گرتوەکان پەیمانی بە هاناوەچوونێکی گەورە دەدا بەگەلی سووریا. ئەم بوومەلەرزەیی باکووری ڕۆژئاوای سووریا لە شوێنێکی داوە کە پڕە لە قەیرانی مرۆیی و خۆی لە خۆیدا ڕەوشەکە خراپ بووە و داواکردنی پێداویستەکانیشی لە وەتای قەیرانی سووریا دەستی پێکردووە گەیاندۆتە ئاستێکی ئەوپەڕی بەرز نەتەوەی گرتوەکانیش چی لە توانادا بێت دەیکات بۆ بەهاناچوونی خەڵکەکە. هەر لە ئێستاوە نەتەوەیە گرتوەکان بە ملیۆنان دۆلاری بۆ سووریا تەرخان کردووە و هاوکاتیش داوا لە وڵاتان دەکا چیان لە توانادایە بۆ ئەم قەیرانە گەورەی سووریا بیکەن لە ڕێی UN-ەوە. بەهاناوەچوونی مرۆیی و سندوقی یارمەتی مرۆیی و هەروەهاش نێوەندی گواستنەوە لە سنوورەوە پێویستێکی دەستبەجێ هەیە بۆ کۆمەکی دارایی ئەوانە باشترین بژاردەکانی بەردەم UN و هاوبەشەکانی تریەتی کە بە خێرایی بە دەنگ داواکانی خەڵکەوە دەچن 25 ملیۆن دۆلارمان دابین کردووە لە بودجەی دارایی بەهاناچوونی UN-ەوە تا دەست بە کار بکەین بۆ لەمە دواش داوا لە وڵات پارە بەخش دەکەین تا پشتیوانی ئەو خەڵکە لێ قەوماوە بکرێت لە سووریادا. UN دەڵێ زۆر گرنگە ئەو یارمەتی و کۆمەکانە دەست بەجێ بگەێنرێنە سووریا دەناوەک باسی دەکا کار لە کار دەترازێت و زیانەکانی ئەم قەیرانە مرۆییە زۆر گەورەتر دەبن. پێویستمان بە یارمەتیە کۆمەکردنێکی بەپەلەی هاوڵاتیان جا لە هەرجەیەکی وڵاتەکەدا بن بەبێ ڕەچاوکردنی سنوورەکان بڵێ زۆر بەپەلە پێویست بە و یارمەتیانە هەن دەبێت بە خێراترین ڕێگە بگەن خەڵک بێ هیچ چەندوچوونێک پێویستیان بە هەموو شتێکە. دەشەیەکێ لە هۆکارەکانی دواکەوتنی کۆمەک و یارمەتیەکان بۆ سووریا بریتی بێ لەو سزایانەی سەپێنراونەتە سەر دیمەشق. بەڵام کاربەدەستانی UN داوا دەکەن با یارمەتیەکان بگەێنرێن ئەوجا بیر لە سزا سەپێنراوەکان بکرێتەوە. پێویستمان بە جێنەرەیتەرە پێویستمان بە چاکردنەوەی بۆریەکانی ئاوە پێویستمان بە دڵنیاییە لە ڕەوشی ئاسایشی پێویستە دڵنیابین لەوەی بە خێرایی هەنگاو بنین بۆ گەیاندنی هاوکاریەکان ئەوەی گوێی لەم پامەیە تکایە یارمەتیمان بدەن بۆ بەجێگەیاندنی ئەم هەنگاوانە و با دواتر بیر لە پرسیارە گەورەکە بکەینەوە کە سەبارەت بە سزاکانە وەک ئاماژەی پێدەکرێت. وەک UN خۆی دەڵێ ئەگەر پێشتر کەم و کوڕیەک یان کەم تەرخەمیەکە بوو بێ لە کار و ئەرکەکانیدا لە سووریادا با لەمە دووە هەوڵ بدرێ ئەو کەم و کوڕی و کەم تەرخەمیانە نەمێنێ چونکە باری خراپی ڕەوشەکە زۆر گەورەیە. ئەوەی دەیتوانی بچێتە خوێندنگە ئێستا ناتوانێت ئەو ژنانەی دەگەیشتنە نێوەندەکانی پاراستن ئێستا هەر ناتوانن جا ئەمە ڕەوشێکی زۆر خراپە لە کاتێکدا 15 ملیۆن و 300,000 کەس پێویستیان بە کۆمەک هەبووە و ئێستا ئەو ژمارەیە زیاتر بووە بۆیە پێویستە پێداچوونەوەیەک بە ژمارەکاندا بکەینەوە جا لەوانەیە ئەم کارەساتە یارمەتی دەرمان بێت تا شتەکان باشتر بکەین. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە.
دکتۆر ڕەدمان بە پرسیارێکی قەڵەمڕەو دەست پێ دەکەین. قەڵەمڕەو دەپرسێ ئایا کاتی ئەوە نەهاتووە ئەمریکا و ئەوروپا ئابلوقەکان لەسەر سووریا هەڵبگرێ کە پێش ئەم کارە ساتە وە خەڵکەکەشی لە ژیانێکی پڕ نەهامەتی و لە برسێتیدا دەژیان. فعلا أعتقد أنه آن الأوان لرفع هذه العقوبات. بەڵێ لەو بڕوایەدام کاتیەوە هاتووە سزاکان هەڵبگیرە ڕەهەندی سەرەکی ئەو سزایانە تا ئەندازەیەکی زۆر سیاسیە و لەو کاتەوەی کە سەرۆک ئۆباما باسی لە گۆڕینی ڕژێمی سووریا دەکرد ئەوە بابەتێکی دیکەیە، بەڵام وەک پێشتریش باسم کرد کاریگەری ئەو سزایانە دەکەوێتە سەرشانی خەڵک. ئێستا لە سووریا ژمارەیەک لایەن هەن وەک هێزەکانی سووریای دیموکرات هەتا ئێساش خۆی بە بەشێک لە گەری سووریا دادەنێت، هەر بۆیە پێویستێکی هێزگار زۆر هەیە لە ڕووی مرۆییەوە، تەنانەت پێش بوو مەلەرزەکەش ئەو پێویستی هەر هەبووە، چونکە ڕەوشی خەڵک زۆر جێی نیگەرانیە. نەخۆشی زۆر بڵاو بۆتەوە وەک کۆلێرا بۆ نمونە یان ئەو نەخۆشیانەی دیکەش کە نەبوونی دەرمانی پێویست هێندەی ترسناکی کردوون. جا ئەو وڵاتانەی ئەو سزایانەیان سەپاندووە هەر خۆشیان بازە مافەکان و ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ دەکەن، بەڵام کاتێک کاریگەریەکانی ئەو سزایانە دەبینن لەسەر خەڵک دەگەینە ئەوەی بڵین نەخێر ڕێزگرتنێکی ڕاستەقینە نییە لە مافەکانی مرۆڤ، چونکە دەبێت بپرسین چێن ئەوانی باجی ئەو سزایانە دەدەن. لە سەرەتای ئەم بەرنامێدا ئاماژەم بەوە کرد ئەم سزایانە چەکێکی قورسن، لێرەدا هەرتەنها مەبەستم لە سووریا نیە، بەڵکو تورکیا و ئەفغانستان و ئێران و وڵاتانی دیکەش مەبەست من کوبا و فەنزویلاش لە وڵاتانن کاریگەری سزاکان لەسەر هاوڵاتیانی سادە و هەژارە، ئەوانەی وەک دەوڵەمەندەکان توانای کڕینیان نییە تا بتوانن دەستیان ڕابگات بە خۆراک و دەرمان و پێداویستی ڕۆژانەیەکانیان. ئەو وڵاتانەی سزاکان دەسەپێنن دەڵێن لە پێناو گەلاندا ئەو سزایانەمان سەپاندووە، بەڵام لە هەمان کاتیژە هەر ئەو گەلانن باجی ئەو سزایانە دەدەن. بە درێژایی مێژووی سەپاندنی سزاکان تەنها جارێک کە سزاکان کاریگەریان هەبوو بێت ڕژێمێکی گۆڕی بێت لە ئەفریقای باشوور بوو، مەبەستم لە ڕژێمی ئەپارتایدا ئەوە یەکەم جار وە سزاکان ئەو کاریگەریان هەبوو بێت بەسەر ڕژێمێکەوە کە خەڵکی خۆی سەرکوت دەکات و ئەوە تەنها جارێک بووە، بەڵام کوا کاریگەری ئەو سزایانە بەسەر ڕژێمەکانی وڵاتانی دیکەوە. مەڵێ دکتۆر من دوو پرسیاری کەم هەیە ئەم جاریان لەسەر ڕەوشی کوردە لە سووریادا. هۆگر محەممەد دەپرسێ بۆچی پشتگوێخستن هەیە لەلایەن زۆرێک لە وڵاتانی ناوچەکەوە بۆ بەڕێوەبردنی خۆسەری لە سووریادا و ئەوێ بزانێ ئایا هیچ وڵاتێک هەیە یارمەتیەکانیان گیان بێتە ئەو ناوچانەی کە کوردی لێن. هەروەها کاک ئازاد عەزیز ئەویش دەپرسێ ناداتپەروەری لە سیستمی خێرخوازیە، ئەمە شتێکی ئاشکرا و ڕوونە لە مەشیاندا کورد بە پلەی دووەم دێ، بۆچی؟ هذا سؤال أيضا مهم جدا، وذلك لأن ئەمانش بە هەمان شێوە پرسیاری گرنگن، چونکە وەک بینیمانە لەوەتی دروستبوونی بزوتنەوەنەتەوەیەکانەوە لە سەدەی 19 سەرەتای سەدەی 20دا لەو ناوچانەدا، هەروەهاش بەپێی پەیماننامەی سیڤل لە ساڵی 1920دا کە گرنگە ئاماژەی پێ بکەم هاوپەیمانان ڕێکەوتبن لەسەر ئەوەی وڵات بۆ نەتەوەکانی دیکەش وەک کورد و ئەرمەنیەکان دا بمەزرێن، بەڵام سەرکەوتنی لەشکرەکەی کەمال ئەتاتورک تا ئەو کاتە سەرکردەیەکی لەشکری بوو، دواتر بووە سەرۆکی تورکیا، ئەمە شتەکانی گۆڕی و دواتر بووە هۆکاری مۆرکردنی ڕێکەوتنێکی دیکە بە ناوی لۆزانەوە. پەیماننامەکەی لۆزان دوور و نزیک تەنانەت بە یەک وشەش بازە پێکێنانی دەوڵەتێکی کوردی یان دەوڵەتێکی تورکی نەکراوە. هۆکارێکی دیکەش ئەوەیە کە کورد دواکەوت لە باسکردنی گوتارینەتەوەی خۆی بە بەراورد لەگەڵ دراوسەکانیدا وەک تورک و عەرەب و فارسەکانیش. یەکەم ڕێبەری کورد کە باسی لەم دۆسیێنەتەوە یەکرد شێخ عەبدوڵڵای نەهری بوو، بۆ ئەو مەبەستەش توانی هێزێکی گەورەی سەربازی کۆبکاتەوە کە دەگەیشتە زیاتر لە 7,000 کەس، هەڵبەتە دژ بە دەوڵەتی ئەوسای تورکیا و دەوڵەتی فارسیش بوو. جا لە وەڵامی ئەو پرسیارانەدا وێڕای کۆچیە قوڵەکانی نێوان دەوڵەتی عوسمانلی و دەوڵەتی فارسەکان، بەڵام ڕێکەوتبوون لەسەر کۆتایی هێنان بەسەر هەڵدانی ئەو گوتارانەتەوەی کورد و ئیتر دەستکرا بە هێرش و کوژدانی زۆرێک لە کوردەکانی لەکەوتە و شێخ عەبدوڵڵای نەهری دەستگیر دەکرێت و دواتر دوور دەخرێتەوە بۆ شاری مەککە. کێشەی دووەمیش لەمەی پێشووتر قوڵترە، ئەو وڵاتانەی کە زۆر جار دەکۆچیان لە دۆسەی کورد و دەوڵەتی کوردی کردووە وابەستەی لە دوان و هەڵوێستەکانی پێشتری خۆیان نەبوون. کێشەیەکی دیکەش هەیە وەک ئەوەی لە ساڵی 1975 لە عێراقدا ڕوویدا کاتێک ڕێکەوتن کرا لە نێوان سەدام حسێن و شاهانشای ئێراندا. ئەو کاتە پرسیار لە کیسنجەر وەزیری دەرەوەی ئەمریکا کرا سەبارەت بەوەی بۆچی دەستبەرداری کورد بوون لە کاتێکدا ئێوە پشتیوانیتان دەکرد و هانتان دەدان. لە وەڵامدا کیسنجەر وتی ئەمریکا ڕێکخراوێکی بانگەوازی ئاینی نییە، هەڵبەتە ئەم وەڵامە لەگەڵ هەڵوێستی زۆر وڵاتانی دیکەشدا دەگونجێ. جا هەر بەڕاستی ئەمە کێشەیە کە ناودێرکردنی کورد لەلایەن ژمارەیەک وڵاتانەوە دەگۆڕدرێن، جارێک بە پاڵەوان و قارەمان و جەنگاوەری ڕاستەقینە ناودێر دەکرێن، هەندێک جاریش بە ئاژاوەجێر و یاخیبوو ئەو شتانە ناودێر دەکرێن.
بەڵێ دکتۆرتمان دەچینە دوابەشی بەرنامەکەمان. هەوڵەکانی گەیاندنی کۆمەکەکان بۆ ناوچە زیان لەکەوتوەکانی سووریا تەگەری گەورەیان لە بەردەمدان و ئەو ڕێگەیانەی دەخوازرێ کۆمەکەکانی لێو بنێرێ بە چەند ناوچەیەکی وڵاتەکەدا ڕەت دەبن کە لایەن و ڕێکخراوی جۆراوجۆر کۆنتترۆڵیان کردوون. نابێت هەوڵەکانی بەهاناوەچوون بە سیاسی بکرێن لەبری ئەوە پێویستە سەنگی بخێنە سەرەوەی شتێک زۆر پێویستە دابین بکرێت بۆ یارمەتیدانی ژنان و پیاوان و منداڵان، هەروەهاش سەنگی بخێنە سەر ڕزگارکردنی ژیان و باشترکردنی ڕۆژی ژیانی ئەوانەی ئەم بۆ مەلەرزە کارەساتاویە کاری تێکردوون. پاش 12 ساڵی شەڕ و ئاوارەی ئەم کارەساتە شتێ بەسەر بێت لەم زستانەدا هەتا بڵێ قورسە. لە نێو یارمەتی و کۆمەکە مرۆییەکاندا بواری تەندروستی بە ئێژگار گرنگ ناودێر دەکرێت، چونکە ئەم 12 ساڵەی شەڕی خوێناوی ناوخۆی سووریا وەک نەتەوە یەکگرتوەکان دەڵێ سیستمی تەندروستی سووریای وێران کردووە. بەردەوام زۆر نیگەرانین سەبارەت بۆ ناوچانەی ناتوانین بیانگەینێ بەهۆی بوومەلەرزەکەوە کە بۆ تەمایی وێرانکردنی ئەو ڕێگایانەی بۆ گواستنەوە بەکارمان دەهێنن. بە دڵنیاییەوە یارمەتیە تەندروستیەکان ئێجگار پێویستن، گرنگە بەهۆی وێرانبوونی سیستەمی تەندروستی لە 12 ساڵی ڕابردوودا و بەردەوامیشە لە خراپبوون بەهۆی هەموو ئەو بارەنە ئاساییەوەی لە وڵاتەدا هەیە و دواترینیشیان ئەم بوومەلەرزەیەیە. هەر تەنها لە بەردەم ڕێکخراوە نێونەتەوەیەکاندا نین، بەڵکو تیمەکانی ناوخۆی سووریاش گرفتیان هەن و ئەمانیش داوای بەهاناوەچوونێکی خێرا دەکەن هەم لە کۆمەڵگەی نێونەتەوەیی و هەمیش لە دەسەڵاتدارانی وڵاتەکە. تیمە سیڤیلیەکانی بەرگری ئامێرە گەورەکانیان بەش ناکات بەوەی فراوانی ئەو ناوچانی بوومەلەرزەکە لێداون و زیانیان پێگەیشتووە. زیاتر لە 400 باڵەخانە هەر بە تەواوەتی خاپوور بوون و زیاتریش لە 250 باڵەخانەی تریش زیانێکی گەورەیان لێکەوتووە. داوا لە کۆمەڵگەی نێونەتەوەی و لە هەموو ڕێکخراوە مرۆیەکانیش دەکەین کە دوودڵی نەنوێنن بۆ یارمەتیدانی سووریایەکان لەم کارەساتەی بەسەر باکووری ڕۆژاوای سووریادا هاتووە. لە یەکەم ڕۆژی بوومەلەرزەکەەوە دەگەڕێن بە شوێن پورزەکەم و هاوسەرەکەی و هەروەها منداڵەکانیشیدا. 4 کەسیانمان دەرهێنانەوە، هاوسەرەکەی وستیانیش لە منداڵەکانی. ئێستاش پورزەکەمان دەرهێنایەوە، کوڕکچێکی ترماون و دەمانەوێت دەریان بهێنینەوە. هەر بۆیە شەکار بەدەستان لە بەشە جیاژیەکانی UN-دا جەخت دەکەنەوە لە گەیاندنی بەپەلەی یارمەتی و کۆمەکەکان بۆ ئەو ناوچانەی بوومەلەرزەکە لێداون لە سووریادا. ئێمە ڕوبەڕووی کارەساتێکی گەورە بووینەتەوە کە جوگرافیایەکی گەورەیشی گرتوێتەوە. لەو ناوچانە خەڵکێکی زۆر ڕزگاریان بووە و لەو ناوچانەدا بەبێ جێ و ماڵ و لە ڕۆژێکی قورس و دژواردان سیستەمی گەیاندنی ئاو زیانێکی زۆریان لێکوتووە. دەتوانیت بڵێیت سوتەمەنی نییە و وزە ئەلکتریک و هۆکارەکانی پەیوەندیکردنیش نین. ئێمە لە بەردەم مەترسیەکی ڕاستەقینەداین بۆ بینینی کارەساتێکی تر ئەگەر بە هەمان ئەو خێرایی کار بۆ دەرهێنانی قوربانیەکان دەکەین یارمەتی و کۆمەکەکان نەگەێنین. دکتۆرتمان ڕنوبانە دەپرسێت ئەڵێ هەر لە بنەڕەتدا ناداتپەروەری لە پەیکەری نەتەوە یەکگرتووەکان ئەچۆڕێەوە کە ئەمە زیاتر وەکو چترێکی یاسایی ناودێریەکە بۆ زلهێزەکان کە لە ژێر مەرامە یاساییەکان بە شێوەیەکی یاسایی دەردەکەوێ دەبواە نەتەوە یەکگرتووەکان دەسەڵاتێکی بەهێزتری هەبوایە و بەهاناوەچوونی گەورەتریشی هەبوایە. فعلا هذه نقطة. بڵێ ئەمە خاڵێکی گرنگە و دەبێت چارەسەر بکرێت چونکە ئەوە تا وەک لە ڤیدۆکاندا بینیمان تەنانەت کار بەدەستانی نەتەوە یەکگرتوەکانیش ئاماژە بۆ دەکەن کە پێویستە پەیوەندی بکرێت بە وڵاتانی ڕۆژئاواوە. ئەمەش ڕێک ئەوە نیشان دەدات کە پێویستیان بە وەرگرتنی ڕەزامەندی ئەو وڵاتانە و وڵاتانی دیکەش هەیە بەر لە هەر هەنگاوێک بنێن یان چۆنێتی نانی ئەم هەنگاوە. هەڵبەتە ئەمە پرسیارگەرێکی زۆر لەسەر UN و ڕۆڵی UN دەوروژێنە. جا بەداخەوە ئەمە وهای کردووە وڵاتە زلهێزەکان نەتەوە یەکگرتوەکان بەکاربهێنن لە پێناو بەرژەوەندەکانی خۆیاندا. ڕاستە ئێمە پێویستمان بەرەخراوێکی وەک نەتەوە یەکگرتوەکان هەیە تەنانە لەگەڵ ئەو خاڵە لاوازانی کە هەیەی، بەڵام پێویستی بە ڕیفۆرم و پێویستی بە نوێنەرایەتی کردنێکی باشتر هەیە و پێویستی بەوەشە بتوانێت سەربەخۆیانە کار و ئەرکەکانی خۆی ڕابپەڕێنێت و دوور لە کاریگەریەکانی وڵاتانی زلهێز و ببێتە نوێنەری هەموو لایەک. کاتێکیش باس دێتە سەردابینکردنی یارمەتیەکان ئەوە پێویستە یارمەتیەکان بە یەکسانی دابشکات بەسەر هەموو لایەکدا بەبێ گوێدانە پاشخانەکانی ئەو لایەنانە و دوورخستنەوەی دۆسیە سیاسیەکان لەسەر هەردوو ئاسی هەرێمایەتی و جیهانیش. بەڵێ دکتۆرتمان دواپرسیاری ئەم بەرنمەیە لە هونەرمەند هیواوەیە کاگیوا دەپرسێ ئایا وڵاتانی ڕۆژاوە ئایا خۆراوە گەلانی جیهانی سێم بە مرۆڤ دەزانن یاننا؟
فعلا هذا سؤال صعب. سمعنا من بعض المسؤولين. ئەمە پرسیارێکی زۆر قورسە. جۆمان لە هەندێک بەرپرس بۆ یەکێتی ئەوروپا وەک وەڵامێک بۆ ئەم پرسیارە پێشم وایە ئەو لێدوانانە نردنی پەیامێکی بەهێز بووە، بەڵام ناشبێت ئەمە گشتگیر بکرێت، چونکە لە ڕاستیدا زۆر بەرپرس و کەسایەتی دیکەش هەن لە وڵاتانی ڕۆژئاوا و وڵاتانی دیکەی جیهانیشدا وها دەڕوانە مرۆڤ جا لە هەر شوێنێکی جیهاندا بێت کە دۆستن و هەمان مرۆڤ و هەمان ئەرکیشیان هەیە وەک وڵاتانی ڕۆژئاوایی، بەڵام مێژوێکیش هەیە کە بیرچوونەوەی هەروە ئاسان نییە. بەڵێ دکتۆرەتمان زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. سپاس و پێزانینم دکتۆرەتمان. شکران جەزیلە. شکران لەکم. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین.